ئێمە لە ڕابردوو سەندیکا زەویمان دابەش کردووە، بەڵام ئێستا لە ماوەی داهاتوودا لە ماوەی ئەم مانگەدا هەڵدەدەین بۆی بەرچاومان ڕوون بێ بە پڕکردنەوەی فەرمەکان لە لوق نووسینگەکان نەک هەر لە ناو هەرێمی کوردستان بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە فۆرممان ناردووە بۆ نووسینگەکانیشمان بۆ لەخەکانمان لە نەینەوە لە کەرکووک لە خانەخین لە گەرمیان لە بەغدا بۆی ئەو هاوکارانیشمان لە دەوەی هەرێمی کوردستان بەشدار بن و کەلک لە پرۆسەکە وەربگرن. ڕۆژنامەنووسان ژمارێکی بەرچاو لە ڕۆژنامەنووسان بێئیشتن، ژمارێکی زۆر لە بەرچاو لە ڕۆژنامەنووسان هیچ مەوریدێکی داراییان نییە بوونی ئەو زەویە ڕنگ بێ هاریکارێکی باش بێ بە ژیانی ئەوان. ئێمە لەگەڵ وەزارەتی گەشت و گوزار و وەزارەتی شارەوانی هەڵدەدەین داتایەکمان هەبێ، ئەو داتای ببێت بنەما. ئێمە ڕنگ بێت تەقدیری ڕقمێکمان هەبێ کە ڕۆژنامەنووسانی مستەفید نین لە کوردستانە مستحقی زەوین، بەڵام هەڵدەدەین لە ڕێگای لە ماوەیەکی نزیکدا ئەو داتایەمان لەبەردەست بێ بۆی بە محەدەدی دوای تەوابوونی پرۆسیسی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە پێشتریش داخوازیمان ئاراستەی بەڕێی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە و لە داهاتووشدا کار بەسەر مەسەلە دەکەینەوە. کە ئێمە بەداخەوە لە کۆنگرەی سەندیکا تاخیر بووین، هەر ئێمە نین، هەموو نەقابەتان تاخیر بوون. کۆنگرەی سەندیکا با بە ڕاشکایی بڵێم پەیوەندی بە علاقەی بینی حزبەکان هەیە لە کوردستان بە تایبەتی پارتیۆچێتی تا ناتوانین حکوومەت تشکیلکەین، پەرلەمان دەست بەکار بێ، ئێمەش ڕەنگی ناتوانین سەندیکا کۆنگرەیەک چێگرتو بکەین.